هاتوومەتە شوێنکاری ڕێدین کە بە مەبەستی هاوکاریکردنی باوکی لە ڕایکردنی کاروبارەکانی ژیان و پەیداکردنی بژێوی 2 ساڵە وازی لە پرۆسی خوێندن هێناوە. ڕێدین تەمەنی 17 ساڵە، تەواوی قۆناغەکانی خوێندنی تا پۆلینۆی بنەڕەتی بە سەرکەوتووی بڕیوە، بەڵام بەهۆی نەبوونی و کەمی متمانی بە ئایندا کە لە ڕێگەی خوێندنەکەەوە دەستی بکەوێت ژیانی لە هۆڵەکانی خوێندنەوە بۆ دووکان و جنجاڵەکانی بازار گواستوتەوە. بەهۆی بژێوی ژیانە و ئەمجا لەم وڵاتەشا زۆر ئیسفادەی نەماخێن و ئەم هەموو کەسە تاویان کریسیان نەبوو بە هیچ لە ڕێکە بیری لێکەیتەوە ئیسفادەیەکی وای نەماوە. زۆربەی و کاتێککە من وازمێنە ئەوان وازیان نێنە، بەڵام ئێستاوانی ژەرۆکو من وازیانێنەوە و ئەوانیش زانیوانەکە ئیسفادەیەکی وای نەماوە لەم وڵاتە. ئەگەروانیش لەم ڕۆژا بینی ئەم هەموو خۆپشانداناگرێن لەبەرەوەی دابمەزرێن، منیش بۆکوان خوێندە سا بووە منیش خۆپشاندانم کردەوە ڕاوای لەوەی یانی ئیسفادەیەکی وای نابوو کە من خوێندە. بەڕێوبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی ڕایدەگەێنێت بەهۆی نەمانی متمانی خێزان بە خوێندن و لە هەمان کاتدا گرفتی هەژاری بەشێک لە قوتابیان ناوەندەکانی خوێندن جێدەهێڵن. بۆ وەرگرتنی ئامارێک لەسەر ئەو قوتابیانی وازیان لە خوێندن هێناوە چوومە ژووری پلان لە بەڕێوبەرایەتی پەروەردە، بەڵام وتیان هیچ ئامارێکی فەرمیمان نییە. بەڕێوبەرایەتی پەروەردەی سلێمانی 3 ساڵە پرۆژێکی بە ناوی گەڕانەوە بۆ خوێندن ڕاگەیاندووە. لەو ماوەیەدا چاویان بە زیاتر لە 18,000 کەس کەوتووە کە لە ساڵانی ڕابردوودا وازیان لە خوێندن هێناوە. لەو هۆکارانەی کە ئاماژەمان پێکردووە لە راپۆرتەکەمانە لە سەرشترین هۆکارەکان لاوازی ئاسی ڕۆشنبیری بەشێک لە خێزانەکانە یاخود بەداخەوە کولتورێک دروست بووە لە ناو کۆمەڵگایە کە پێی وایە خوێندن سوودێکی نییە، بەداخەوە کە ئەمە ئاماژەیەکی زۆر خراپ و مەترسیدارە. ئێمە بە هەموو شێوەیەک کار لەسەرواکەین کە ئەو کولتورە کاڵ بکەینەوە. شارەزایەکی یاساییش دەڵێت خوێندن لە زۆربەی وڵاتە پێشکەوتوەکان بە زۆرەملەیە، بەڵام ئەوەی ئەم حکومەتە باکی پێی نەبێت خوێندن و ئایندەی ڕۆڵەکانێتی. دیارێمە کە کەمکورتی یاساکانمان لە هەرمی کوردستانەوەیە کە خوێندنی بنەڕەتی نەکردووە بە مەرج نەکردو بە واجب نەکردو بە زۆرم لێ کە لە زۆرێک وڵاتەکانی گیانە بۆ شوەیە کە خوێندنی بنەڕەتی خوێندنێکی زۆرم لێ، بەڵام لە ڕووی دەوڵاتی من خوێندەکە ئیجبارینی و اختیاریە لەبەرەوەی خێزانەکان کاتێککە دۆخی ئابووری هەرمی کوردستانە بینن نەتیجەی خوێندنەکانە بینن بڕوانامە باڵاکان ئەبینن کە مانەگرن کە دانامەزرێن کە مستەقبەلێکیان نییە کە لە کەرتی تایبەتێکمان نییە، لەبەرەوە ئەبینی کە بڕوایان بە خوێندنەکە نەماوە زۆر جارە بینی کە ئەمە پاڵنەرێکە بۆ ئەوەی کە ئەو دۆخی هێژاری و نەبوونی متمانەیە بە بڕوانامەکە مناڵەکانیان دەربێن و بیخەنە بەردەم کار و ئیش و دنیای دەرەوە. گرتبوونەوە و ناڕەزایەتی دەرچووە باڵاکانی زانکۆ و پەیمانگاکان و بەتایبەت بەشە پزیشکیەکان هێندەی دیکە قوتابیانی لە پرۆسەی خوێندن سارد کردوتەوە پیان وایە دەرئەنجامی ئەوان بەم شێوەیە بێت بە دووری دەزانن چارەنووسی ئەمانیش لەوان باشتر بێت. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.